او كرتشيوت بلوكه تشلي دا بلوك الرحمن الرحيم يا الله هل كانت دعوه او سكيكر نيدني او بوني كهيتي هوكارتي ما مستحيل كسيك هانا بو سحر وزاد وبا باوري بيبي كافر دبي بو قرعاني ورستانا كان هنا تم منبعي عن زامداني سحر جادو سحر برامبر قرعاني بيروس خور راناغري او نشتكيان لي الان بو ديار بو هناي نشتكى السحر كان السحر لا بيغمبري خواش يردو خوال السربات كراوه هندك زادويتو هنابنيوه زور زاران سحر لو كسانه دكريك لكسكي ناقشت مالي كسكي لتيلك لغوري كسكي نيزي ويدنه بو سي صورته وبو تشار صورتي كزنابت باستكر هالدو شنو او اسكي او تسند بيوما رجنا بتو رج بتمام الليل ويا ما مستيستا بطالبه قربان هر كسك ناوي كسكه وداج ويس بو سحر بنراني پایتەخت میدیا سڵاتان لەبێت سەفین کوردۆ لە پرۆگرامێکی دیکەی تایبەت بە دیداریەوە شاد دەبمەوە پرۆگرامی ئەمجارە جیاواز دەبێت هاتووم بە دۆداچوون لەسەر پرس و بابەتێک دەکەم کە بۆتە هۆکار بۆ تێکدان و لێکترازانی سەدان خێزان ئەو بابەتە کەم ماڵ هەیە نەچوو بێتە ناوێ تەنانەت ئێستا لە ڕێگەی مۆبایلەکانیشەوە لە ڕێگەی تۆڕەکانی کۆمەڵایەتی ئەو بابەتە دەچێتە نێو هەموو ماڵێک و وەکەم کەس هەیە ڕوبەڕووی ئەو بابەتە نەبوو بێتەوە ئەو بابەتی من بە دۆداچوونی بۆ دەکەم بابەتی سحر و نوشتە و جادووە کە بۆتە هۆکاری تێکدانی سەدان ماڵ من هاتوومەتە شوێنێک کە منبەعە بۆ ئەنجامدانی ئەو کارە زۆربەی و نوشتە و جادوانەی کە دەکرێن لە نێو گۆڕستانەکان دەکرێن من ئەمڕۆ هاتووم لەگەڵ کەسێک کە سەر و ڕیشی لە نێو ئەو بابەتە سپی کردووە ئەویش مامۆستا مەلازادەیە کە بە مامۆستا عوسمان ناسراوە من لەگەڵ ئەو کۆمەڵێک پرسیار ئاراستی ئەو دەکەم و دەمەوێت بزانم کێن ئەوانەی سحر و جادوو دەکەن و بۆ دەیکەن شێوازەکانی ئەنجامدانی سحر و جادوو چین ئەمانە و کۆمەڵێک پرسیاری تر لەگەڵ ئەو تاوچۆی دەکەین هەروها ئەو ئەمڕۆ لێرەیە بۆ ئەوەی کۆمەڵێک لەو سحر و جادوانە بەتاڵ بکاتەوە کە هاتوونەتە لای ئەو ئێوەش لەگەڵمان بن من دەچمە لای مامۆستا عوسمان بۆ ئەوی بەیەکەوە باس لەو بابەتە بکەین کە بووەتە دیاردەیەک لە نێو کۆمەڵگای ئێمە لەگەڵمان بن پرسیاری ئێوە ئەو پرسیارانەی کە ئێوە هەتانن دەربارەی سحر و جادوو نوشتە من لە مەلازادەی دەکەم ئێوەش وەڵامەکەی وەردەگرینەوە بەیەکەوە لەگەڵمان بن سلام علیکم مامۆستا ئەحواڵتان سەلامەت بن خەریکی چی والله عندنا نشتە لەو ماوەی چوو دۆزرایەوە ئەو جامون بەتال کردەوە دەمەوێت بیستێن ئەوانە هەمووی با پێ کۆستێری بکەیت ئەو کاغەزانێک کە لەکەمدا ئەو پەڕانێ ئەوە هەمووی سحر و جادووە کراوە هەمووی سحر و جادووە بەلامارە هەندێک لە شوێنێک دۆزرایەوە ئێستا مەجموعەک لەو چەند ڕۆژەی چوو لە ناو زێلە ئەو دۆزرایەوە ئێستا ئەوانە ها پێم بڵێ ئەوە حکومەت کۆ کردیتەوە ئێستا کۆکوونەوەکە کووە ئێستاوە هەندێکیان قوربان لەلایەن دوو مێرمنداڵەوە لەناو ئاو دۆزیانەوە یەک لەو ئەوانە هەوا ها ئەوە نازام دەرمان و شتیانیش لە ناودانایە ئەوانە لە ناو زێ دۆزرایەوە ها ئەو جۆرە دەرمانەش نازام ئەوەشیان لەگەدانەوە باشە بۆ فڕی دەدرێن نێو زێ مامۆستا ئێستا ئەوە گەنجێک ئەوە دۆزیەوە ئەوەش لە ناو ئاوێ دۆزرایەوە لەبەر فڕی دەدرێن نێو زێ مامۆستا نازانم بۆی عەلە ساس کاریگەری زیاتر هەبی دیارە جۆرێک لەوێ دەیلێنێ مائی سحرەکەیان وا کردووە ئێستا ئەوە گەنجێک دۆزیتیەوە ئەوەش لە ناو ئاو دۆزرایەوە لەلایەن گەنجێکی دۆزراوە هێشتا قەڕاتی مایە ئەوەش دەرمانی پێوەیە تەمەشاکە دەرمان و شتی نەناوە ئەوە هەندێکیان ئەوانە لە ناو تانشی ماڵان بۆ نمونە ئەوە پیاوێک دیتی کردیان لە ناو تانشی ماڵێ بۆی مشکلە لە نێوان ژن و مێردێکی دروست بوو بە ئاخرش دیارە دۆزیانەوە ئێستا مشکلەکەیان نەماوە ئەوە بە شێوازێک نووسراوە کە هەموو کەسێک ناتوانێت بخوێنێتەوە پێم بڵێ لەسەری چی نووسراوە ئەوە نووسینەکە ئێستا هەندێکیان بۆ ئەوەشیان ینی شێوازی نووسینەکەی زۆر ڕەبەعاتانە سحرە سحرە
ئەوانە دیشەندێک چی على وازێکی أساس نووسینە وەکو مامۆستا؟ والله نازان منش خەتەکان زۆر سیرکە چۆنە هەی چۆن بەتاڵ دەکرێتەوە مامۆستاوانە ئەوە قل أعوذ برب الناس قل أعوذ برب الفلق دەخوێنی بەتال دەبتەوە بەڵێ ئەوە لە کلچی پشیلەیە ئەوە ها ئەوە چییە؟ ئەوە کلچی پشیلەیە بڕیتیان لە یعنی سەحرێک سەحر لەناو لەسەر بوو کلکی سەحرەکە پشیلەش بەتال دەکرێتن؟ بیتەوە سوپانمان ئەوە یەکێک دۆزیتەوە بەڵێ دیارە سەردانی قبری گۆڕی کەسێکی نێزیشی کردووە بینی دەستکاری کراوە بەڵێ ئەگەر بینەرانی پایتەخت میدیا ببینن ئەوەی کە لە نێو ئەم دەبەیە سەحرێکە کە لەسەر کلکی پشیلە کراوە ئەمە ئەو سەحرەیە کە گەیشتۆتە دەست مامۆستا عوسمان مامۆستا ئەوە ئەم کلکیان لەکوێ هێناوە چۆن سەحری لەسەر ئەوە کەسێک چتە سەر قبری نێزیی خۆی ینی بەڵێ. سەردانی کردیەوە پێنجشەم و جومعە خەڵک دەستە سەر گۆڕەکەی بینی دەستکاری شوێنە کرابوو بەڵێ کە هەلیدا بۆ بینی بی ئەوە نوشتەچیان لێ ئالاند بوو بەڵێ دیار ببینای نوشتەکە سەحر بوو باش ئەوانە هەموو گەوە ئەوەش لە گۆڕێ منداڵێکی کەسێک چوە قبرەکەی چابکە بەڵێ قبری منداڵێکی دە 12 ساڵانە ناو قبرەکەیان دانا بۆ ها تەلەسمات و شتیان لەسەر نووسە لەو دوێ شەهانێک شتی هەیە لەسەر نووسین و شتی هەیە باش ئەوانە بەشێک هەیە لە قبری دۆزرایتەوە هەیە لە ناو ئاو دۆزرایتەوە باشە، هەیە لە تانچی مالان بەهەستینەوە. هەیە فەڕی لە ناو کەنتۆر و لە ناو ئەو شوێنانەی ناومان دۆزرایتەوە بەڵێ. بەپێی شتەکان گۆڕایە باشە پێم بڵێ ئەو بابەتانەی کە نوشتەی لەسەر دەکرێتن جگەل لە ئەو پەڕانە کە هەیە وەکو ئێسک چی شتێکتر هەیە کە نوشتەی لەسەر بکرێتن ئەوەی زۆر ئێستا لە ناومە هەیە لەسەر کەمتیاری دەکرێت مێشتی کەمتیاریە بەڵێ لەسەر هەند شوێنی هەستیارە بۆ منە ژووکەیە لەسەر ژووشی دەکرێت جێ بەڵێ. پشیلەیە دەکرێت بەڵێ لە ناو نوشتەکەی جێ پشلەی دادەنێن بۆ نمونە لە پیستەی مار دەکرێت نوشتە هەیە پیستەی ماریان تێکردووە بەپێی کەسەکەی ئەو زادوکەرەکەی شتەکانی باشە، مامۆستا. دەگۆڕێ هەندێکی شەیە عشاب بەپێی جادوگەرەکە بەگۆڕێتن ئێستا هەیە عشابی لەگە بەکاردێن ئێستاوە دەرمانێکیان بەکارینە نازانم چی وەکو بنێشتی وایە نازانم باشە، مامۆستا. بەکارێنەوە من پێش بێم پێش ئەو بەرنامەی لەگەڵ جنابەت ئەنجام بدەم بە دۆدا چوونم کردو هەموو بابەتانێک کە جەم لە باس کرد لەگەڵ ئەندامی مینەی کەمتیاریا خۆت کەڵبەی گورگ و قاچ و جونگەکانی و کۆمەڵێک بابەتی تر نوشتە و سەحری لەسەر دەکرێتن باشە لە ئیسلامدا سزای ئەو کەسانە چییە کە دەستن ئاژەڵێک دەهێنن کلکی دێبڕن لاقی دەبڕن کەڵبەی دەردێنن یاخود هەر ئەندامێشتر لە ئیسلامدا سزایەوانە چییە؟ نە لە ئیسلام پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی ئافرەتێک چۆ جەهەنەمێ لەبەر ئەوەی خوای گەورە لێی تووڕە بوو پشیلەیەکی حەبس کرد نانی نەدایە هیچی نەدایە بەڵێ. خوای گەورە بردێت جەهەنەم و دۆزەخێت لەبەر ئەوەی بەس پشیلێکی عەزیەتدا بەڵێ. ئەری تۆ عەزیەتی پشلێ بدەیت لەگەل ئەوەشە خۆ ئەو سەحرانە بۆ چییە بۆی تۆ ژن و مێردێک هیچ مشکلیان نیە تو نێوانیان تێک دەی ئەو ژن و مێردە منداڵیەیە ئەو ژن و مێردە یعنی تۆ نێوانیان تێک لە دەی ئیسلامدا ئەو کەسانی کە دەبنا هۆکاری تێکدانی خێزانێک خی گەورە سزایەکیان پێ دەبێت. زاكان ديارة پیغمبر صلى الله عليه وسلم دفرب من أتى كائنا أو عرافا فصدقه بما يقول فقد كفر بما أنزل على محمد صلى الله عليه وسلم بلا كسيك أنا بو سحر وزاد وبا باوري بيبي كافر دبي بو قرآني أجر شنو ميردك طلاق بدري جناح وتوانا كلام مليوي أجر كسيك سحري اللي يبكري أو كساناي بو خو كشتلو بورشك ببا وبارك اللي بلي أو كسيك باش مامۆستا ئەوەندەی من بزانم لەوەدا سوناکە کردومە تەنان سەحر لە پێغمبەری خوش درودی خوا لەسەر بێت کراوە بلي لبيغمبر أمو صلى الله عليه كسك- وسلم أمو كرات كسك- جبرائيل تخواري فرمي لفلان بيري قل أعوذ برب الناس قل أعوذ برب الفلك بخوينا السحرك بطالبه واتە هەر سەحرێک کە لە کەسێک دەکرێتن بەتاڵبوونەوەکەی ئەوەشانەوەکەی بۆ سێ ئاەتەیە کە جنابەت باس کرد چ ڕێگایشتر هەیە بۆی سەحر و جادو بەپێی سەحرەکە دەگۆڕ ئەگە سەحرەکە زۆری بەسەردا چ بوو پێویستە جێ لە سوورەت بەقەڕی ڕاگریان بخوێنەوە بەڵێ بەڵام ئەگە سەحرەکە نوشتە بوو دۆزیەوە قل أعوذ برب الناس قل أعوذ برب الفلك بخوێنی بەتاڵ دەبتەوە باشە بەڵام ئەو کەسێک کە سەحری لێکرێت دەبی زۆر ئاگەی لە نوێژەکان بی زیکری بەیانیان و هێواران بکە زۆر قورئان بخوێنی باشە سوورەتێکی تر هەیە سوورەتی بەقەرە خۆی پێغمبەری خوای گەورە فەرمودەیەکی هەیە دەڵێ هەر کەسێک کە گوێ لە سوورەتی بەقەرە بگرێتن بە تەواوی ئەگەر سەحر و جادو لێ کرابێتن ئەوە هەڵدەوەشێت و دەزانێت کە لێ کراوە بەڵێ ئەگەر سەحر لە مالەکەی هەبی سەحرەکە نامینێ ئەگە مشکلش لە مالەکەی هەبی شەڕ و مشکلە نامینێ دەفەرمی بەرەکەتیش دەگەڕێتەوە ناو ئەو ماڵ باشە گۆڕستانەکان بوونەتە منبعی ئەو بوونەتە منبع بۆ ئەنجامدانی سحر و جادو جنابەت تاوەکو ئێستا
گەڕایی بۆ ئەوەی سەحر و جادو بدۆزیەوە لێرە یاخود چۆن بەدەست دەزانی چۆنە ئێستا خەڵکێک بۆ تێدەگا زۆر ئاسانە تۆ جادووەکی لە من قبری بدینەوە بەڵێ بەشێکی لە قەب گۆڕستانە بەڵام زۆر ئێستا بەشێکی لە ئاوە ئێستا بەشێکی لە جادووەکان دەستێنن ئەوەی دەستێنن هەر نادینیەوە هەندێک جادوێت تۆ هەر نابینیەوە بەڵام بەشێکە ئەوەی دەدۆزرێتەوە یعنی بەشێکی لە گۆڕستان ئەو سەحر و جادوانەی کە نادۆزرێنەوە بەو سێ سوورەتەوە بەو چوار سوورەتێک کە جنابەت باس کرد هەڵدۆشێنەوە بەڵێ ئێستا ئەوانە لای مامۆستایەکی ئاینی بۆ نانە ئەگەر نوشتەی دۆزیەوە هەر کەسێک دۆزیەوە نوشتەکەی دۆزیەوە سەرەتا ئاەتی کورسیەکی بخوێنی بۆ حفظێوی بۆ نمونە أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الله لا إله إلا هو الحي القيوم لا تأخذه سنة ولا نوم له ما في السماوات وما في الأرض من ذا الذي يشفع عنده إلا بإذنه يعلم ما بين أيديهم وما خلفهم ولا يحيطون بشيء من علمه إلا بما شاء وسع كرسيه السماوات والأرض ولا يؤوده حفظهما وهو العلي العظيم ئەوە کە ئاەت کورسەکەی خوێن بەتاڵ بوونەوە نه ئەوە بۆ حەفزێ خۆی لەگە سوتانێ قل أعوذ برب الناس قل أعوذ برب الفلق دەخوێنی پێش ئەوەی بستێنی دەخوێنی لەسەر و فوی لێ دەکا یان ئاوێکی دێنی نەکەسە ناو ئاوەکەی بە سوتانەکە ئەستا دەبی لەگەلیش بخوێنم قوربان بەڵێ بسم الله الرحمن الرحيم بینەرانی پایتەخت میدیا وەکو دەیبینن مەلازادە دوای خوێندنی سوورەتی فەلاق لەسەر ئەم نوشتە و سەحرانە هەوڵ دەدات بەتاڵیان بکاتەوە مامۆستا چ ئاەتێک لەسەری دەخوێنی دوای ئەوەی کە فەلاقت خوێن قل أعوذ برب الناس قل أعوذ برب الفلق بۆنێکی چەند پیسە ئەو بۆنەی کە هەیەی بۆ کارتی مامۆستا جگە لەو بۆنەی ئاگرێک کە ئەو سوتان دروست دەبێت بۆنە چیایەتی ئەو دەرمانانەیە نازام وچی بخوریە نازام هەندە شتیان لەگەل بەکاردێنێن نشتە هەیە شتی بەکاردێنێن ئەم نوشتە و جادوانێک کە کرا بۆ سەحرانە دوای ئەم سوتانە تا ئەو کەسان ئێستا سەلامەتن پارێزراون بەڵێ بە ئیزنێ خۆی چکە سحر بەرامبەر قورعانی پیرۆز خۆ ڕناگری خەڵک نابی بێوەرەبی تۆ لەگەڵ قورعانت خوێن بەتاڵ دەبی دەبی ئەو کەسە باوەڕی بەخوای هەبی یەقینی بە قورعانی پیرۆز بی کە قل أعوذ برب الناس قل أعوذ برب الفلق خوێن بەتاڵ دەبی کە سوورەت بەقەرەت خوێن بەتاڵ دەبی باش مامۆستا وەک ئەو سەحرە و نوشتانەمان بەتاڵ کردەوە چی لەو هێزکە دەکەین بۆی بەتاڵ بێتەوە قوربان ئەو هێستکە زۆر مشکلێ ئەو هێستکە ئێستانی ئەو هێستکەیە ئەو ئێسکەیەوە چەندە پێوەمە ڕژ نابتەوە ڕژ بە خورتی ڕەشمان کردەوە دەبی لە ڕشکەداوە و نووسینێکە لەسەر ئەرێوەڵا دەک دەشۆم بەسایی بە ئەوەی لەسەرشم خۆنێ دەبی لە ئەسان دەک ڕژ بیتەوە کەمە چیما دەبی ئەوە ناو ئاە بکەی ئاو نیە تەشتە ئاو بینی لە ئاوەکەی بخوێنی لەناو ئاوەکەی دانێ تا بە تەواوی ڕژ دەبتەوە مامۆستا ئەگەر ئێمە نوشتێک ببینینەوە لە ئەم گۆڕە مەرجە ئەو نوشتەیەکە کراوە لێرە شاردراوەتەوە بۆ کە سوکاری ئەو منداڵە بێ یاخود بۆ کە سوکاری ئەو کەسە بێ کە مردووە بزانین چۆنە نە مەرج نییە بەلام زۆربەی ئێستاگەریە منداڵێکی بینە واتە لە ئەو کەسەی نییە بەڵێ بەلام ئەگەر زۆر جاران سحر لەو کەسانە دەکرێت کە لە کەسەکی ناگەشتە مالی کەسەکەی لە گۆڕی کەسەکی نێزیکی وی دەنێ بەڵێ دەستی ناڕوە بۆ ماڵەکەی دەچەک نێزیک گۆڕی کەسەکی نێزیی وەکی باوچتی دایچتی دوای ئەوەی ئەو نوشتانەی کە لەسەر ئەو پەڕەکە قەزانە کرابوون ئێستا لەگەڵ مامۆستا هەوڵ دەدەین ئەو جادووەی کە لەسەر ئەم هێستە کراوە هەڵی بۆشێنینەوە مامۆستا چۆنەوە هەڵدۆشێنینەوە قوربان لە ڕێی کەناڵەکەیەوە داوا لە قەسابەکان دەکەم ئەو هێستکەی بشێنە نازانێ چێن دەرێ ئەو هێستکەی بش هەر یەکات داوای ئەو هێستکەی کرد نەیدەنێ بۆ نوشتە بەکاردێ قوربان ئەو هێستکەی بشێنن چ ئەلێرە ئەوها لە نیوەکەی بشێنن هەیە ئێرە خەت دەکەنە دەبی ئەلێرەوە بشێنی بۆی نوشتەکە لێ نەکرێت چ هێزکەشترێ مامۆستا چ بەشێکی و ئاژەڵانە زیاتر ئەوە بەکاردێ ئەوە باشە بەشیان باسی بڕبڕی پشت و نازانم هەندێک شتی نازانم وڵای ئەوە بڕبڕەیە دەستە نازانم چێن دەرێتی بزەبت بەزانم ئەوە بەکاردێ باشە گرنگەوەیە پارچە ئێستێک نەبێت کەشتی لەسەر بنووسێ ئەوە گرنگە وایە نە ئەخە دەزانیت چۆنە بەپێی جادوکەرەکان ئێستا هەر جادوکەرە و شتێکی بەکاردەین بەڵێ جادوکەر هەیە دەرماناتی بەکاردێنی جادوکەر هەیە بەس داوێتە ناو ئاوێ جادوکەر هەیە لەسەر تانچی و ئەوانە دەکات بەخۆی سحر چار جۆری هەیە دوو جۆری ئاشکرا دەبی
ئەو جۆرەی ئاشکرا دەبی مای و توڕابیەکە ئەوەی داوێنە ناو ئاویان ناو تانچی ماڵان یان توڕابیەکەەوەی لە گۆڕستان و قەبرستان دەشانەوە دووشەیە ئێستا بۆ نمونە ناری هەیە ئەوەی دەستێنن ئەوەی دەستێ ئاشکرا نابی زۆرە چی دیشەیە بۆ نمونە ئێستا هەوایی ئەوەی لەبەر دەکەی یان لە دارێکی گرێ دەدەنیان داوێنە ماڵێکیان بن کەنتۆرێکی ئەوانە ئاشکرا دەبێت بەڵام جادو نیوەشی ئاشکرانیە بزرە زۆر بەش ئێستا بۆ لە گۆڕستانیان لە زێ دەدۆزرێتەوە لەو سنوورەی لەبەرەوەی زەی تێدا ئێستا ئەوەندە نوشتەی ئەوەی دۆزراوە هیچ لەو گۆڕستانەی نەدرۆزرایتێکەوە بۆی ڕۆکردنەوەی بدەف بەڵام زۆربەی لە گۆڕستانی دۆزرایتەوە تێیدا بوو سێ4 نوشتی لە گۆڕستانی غێر شوێن دۆزرای بووە ئەوەی دی زۆربەی لە زێت دۆزرایتەوە لەو شوێنانەیە باش مامۆستا ئێستا ئەمیان چۆن بەتاڵ دەکەیەوە ئەوە قوربان لە سەرمان خوندیە بەس مشکلەکەی ئەوەیە ئەوە لە سەریان نووسە نووسنەکە ناڕوە زۆر هەوڵمان لەگەدا ئەگەر هاوکارنی ناڕە دەمێ دەشتێنی دەشتێنی دەکەینە ناو ئاوێ ناو ئاوێ ئەها ئەوان دەک نووسنەکە ڕوویە ناوەکانەوە ئەها بەلام هەندێکی هەرمایە نووسنی هەرمایە باش هەوڵ دەدەین ئەمەیان بشتێن ئەگەر بشتێتن بۆ ئەوەی سەحرەکە بەتاڵ بێتەوە ئەو کوڕە چێوە چ بلۆکە چ لێدا بلۆک چێوە چەوە برایان چی هەیە برۆکەچی لێدا بە تەمامەن وەرە هاوکارمان بەتخوا بۆەوەی کە ئەبلۆگەچی باش بلنکە هە لە ناوەندەیدا ڕحمانە ڕحیم یا ئەڵڵا هەڵێگرە یوسف مامۆستا ئێستا بەتاڵ بۆ ئێستا دەزانین چیە شکا بەڵێ نیوەی ئیشەکە کرا بەلام نیوەی دی قوربان دەبینە ناو ئایا بنینەوە ئەویان بکەینە ناو ئاوە ڕوقیە لێ خوێنرا بینە ناو باشە با بڕۆین بەلاو یاکی سێشتر هەیە دوای ئەوەی کە نووسینەکە نامێنێتن هەڵدەوەشێتەوە هەڵدەوەشێتەوە سحر ئەوەندە بەقووەت نییە نا کاریگەری ئەوەندە نیە بەرامبەر قورئانی پیرۆز باشە پێویستە هەموو کەسێک ڕۆژانە قل ئەعوذ برەبی الناس قل ئەعوذ برەبی الفەلەق بخوێنی نە چاوەزار نە سحر ئەوانە هیچ کاریگەری لەسەر نابی خەڵکێکی زۆر هەیە لە سحر و جادو دەترسێت ئەم ترسەی کە هەیەیانە تا چەند کاریگەری خراپی لەسەر دەبێت نا تووشی فشارێکی دەرونیە لەسەرەکە نەترسێن لە سحر و جادوی هەموو نوێشتان کرد قل ئەعوذ برەبی الناس قل ئەعوذ برەبی الفەلەق بخوێن هیچ سحر و جادو کاریگەری نابی لەسەردان بەردەوام بخوێنن سحر و جادوش پێت بڵێم خەڵکانێکی کەمە بە 50 دەژمێردرێ بەڵام لەو شوێنانە دادەنێن ئاشکرا دەبی فڕی ناو ئاو دەدەن خەڵک زۆر سەردانی زێدەکە دەدۆزرێتەوە لە ناو ئاو لە گۆڕستان دەشارنەوە خەڵکێکی زۆر سەردانی گۆڕەکان دەکا ڕۆژانە دەدۆزرێتەوە بۆیە شایعری وەکو دیاردا بەڵام ئەڵڵاهو ئەعلەم ئێستا زۆر کەمترە ئێستا ئەوەندە نوشتەی دۆزراوە هەموو لە شوێنی دوور هاتووە باسی زێت کرد لە هەموو شوێنەکانی کوردستان باسی زێت کرد بە پێوە داداچوونەکانی من ئەو نوشتانەی کافڕێ دەدرێنە نێوزێ بۆ نمونە سەگێک دەهێنن لە نێو دەمی دەکەن دەمی دەبەستنەوە فڕی دەدەن یاخود ئاژەڵێشی تر بۆ شێ فڕێ دەدەنەوە بۆی نەدۆزرێتەوە ئەمانە عاقبەتیم سەحران و جادوانە چیە کە نادۆزرێنەوە قوربان بەخۆی لە دەمی کەمتیاری دەکەن گرێ دەدەن بە تێلی چکە دۆزرا بووە پێشی چەند ساڵێکە دەمی کەوتیاری بە تێلی گرێدن ڕاستە دەوی ئاژەڵەکەی بە تێلی گرێدن یان قەلە ڕەشکە هەیە ئەو تێی ڕەشەکە دەکەنە دەوی گرێ دەدەن ئەو شتانە هەیە ڕاستە فڕە دەدەن بۆی نوشتەکە نەدۆزرێتەوە ئێستا زۆر خەڵکەوە تێدەگا داوێنە ناو ئەو بۆی لە ناوی بە نەخێ بۆی ئەو نوشتەیە کاریگەری زیاتر هەبی چکە ئەو نوشتەیە کە دەکەنە ناو ئاو تێک ناچی نووسنەکەی هەر وەکو خۆیە ئێستا هەموو ناو ئاو دۆزرا بۆ هەموو خۆێنە ناو لاینۆن و جوان بەستیان کاریگەری هەندە لەسەر نابێتن باشە مامۆستا پشیلێ ڕەش مریشی ڕەش نازانم چی و چی ڕەش بۆ ڕەش هەڵدەبژێرن نە ئەوە بەخۆی جادووەکەیە پێی دەڵێن جادووی ڕەش بە شتە ڕەشەکان بەکاردێ قەلە ڕەشکەیە ژژکە پشیلێ ڕەشە بەوەیە پیستەی ماری ڕەشە ئەو شتانەیە زیاتر باشە چکە جادووەکە ناوی ڕەشە ئەو شتانە هەڵدەبژێرن یاخود لە زمانی عەرەبی دەلێت سحر الأسود لە کوردیەکەش دەلێت جادووی ڕەش جادووی ڕەش بە چ دەکرێت بە هەندێک شتی دەکرێت هەندێک شتیان پێویستە بۆی شایاتین و جنەکانیشیان بۆ باش پێم بڵێ ڕۆژانە یاخود هەفتانە چەند سحر و جادوو دێنە لای تۆ یاخود چەند کەس دێنە لای تۆ بۆەوەی کە قورئانیان لەسەر بخوێنی ڕوقی شەرعیان لەسەر قوربان ئەمە ڕوقی شەرعی ناخوێنم لەسەر هیچ کەسە بە من دەڵێن بە خۆت بخوێنە خۆی بخۆی باشترە من زیاتر ئەوەی نوشتەی دەدۆستەوە دەیتەلام من تەنها نوشتەکەی بەتال دەکەمەوە من لەسەر کەس ناخوێنم بەلام ڕۆژانە نوشتە دەدۆزرێتەوە
لە سەرانسەری کوردستانە ینی شەر نییە ئەوە هەندێک لە هەولێرە هەندێک لە بادنانە لە دۆکە لە هەموو شوێنەکانە یعنی نوشتەکە دەدۆزرێتەوە دەینەوە لایمە ئەوەیە مەوزوع ڕێژەکە وەڵڵا ئەوڕۆ دوو نیشتە دۆزرایەوە دوێ سێ بوو وێ ڕۆژێک کۆمەلک بوو بە پێ ڕۆژەکانە ئێستا تانچی مال پاک دەکاتەوە لە ناو تانچی مال دێتە دەرێ ئێرە بە حکمی ئەوەی زێمان لێ نێزیکە لە هەر شوێنێک جادوو بکرێت لەو سنوورە لە ئەطرافی شارەکان بۆ نمونە ئەمە لە نێوان سێ پارێزگانە نوشتەکەی لە ئاوی لێرە فڕە دەدەن و هاوینەش منداڵ دەچن یاری و مەلوانی دەکەن دەدۆزرێتەوە دێتەوە لایمە گۆڕستانیش زیاتر لەوەی ئاشکرابی خەڵک زۆر سەردان دەکات ئەوجا ئەو گۆڕستانانە شەر نییە حتا ئەطرافی هەولێرە ئەو دەوروبەرەیە باش مامۆستا ئامۆژگاری تۆ دوا پەیامت وڵی دوا پەیامم لەو کەناڵی دەڵێم زۆر لە خەڵکی ئافرەتێ بەخۆی چووە نوشتەکەی کردیە لە مێردی یان بەخۆی چوهانای بردیە کچەکەی زاوای لەگەلی خراپیان کوڕەکیێ لەگەل بووکەکەی خراپە بەخۆی چووە نوشتەی کردو و نوشتەکەش سەحرە یعنی نابێتە نەتوهانا بەبۆ نوشتەی ببەی ئەبەدەن ئەو نوشتانە نێوان دوو کەسی بە حیاتی چاک ناکە بەس تێک دەدا سحر واتە تێکدانە ئەو تێکدانەش ئەگەر خوای گەورە ئیزنی لەسەر نەبی ناتوانانی بەلام خوای گەورە مەجال ئەو خەڵکەی دەدا ئەو ئینسانانە دەبا بزان چێ خۆی کافر دەکا چێ باوەڕی هەیە چکە کافر دەبی ئینسان باوەڕی بە سحر و بە جادو هەبی گوتم با دوا ئەو تاقەزانە ئێستا تو بینیت چ خەتێکە چ نووسینەکانی ئەوە چ کاریگەری گوتم با دوا پرسیار بێ بەڵام پرسیاری ترم بۆ دروست بوو تۆ گوتت کە سحر و جادو دەکرێت تەنها بۆ تێکدانە باشە هەیە سحر و جادو دەکاتن تەنات ماوەک پێش ئێستا بەڕێوەبەراتی پۆلیسی هەولێر کەسێکی دەستگیر کرد کە لای ئەوە ئافرەتێکە بووە دەیان دەفتەر دۆلاری داوە بۆی بە کەسێکی تر بکات سحر و جادو دەبێت هۆی تۆ بە کەسێکی تر بکەیت کە خۆشت دەوێتن نەخێر ناگاتەوەی بەلام ماوەک دەتوانی کابرا مێشی ئەوەی لێ دەکرێت مێشتی گران دەبی بەرامبەر ئەو کەسەی یعنی بڕک نەرمی دەنوێنی ئەگەنا هیچی تر نییە بەڵام تێکدان لۆ تێکدانی نوشتە سەحر دەکرێت نێوان خەلکی تێکدانی تێک دەچ بەڵام پێی ناگات پێ ناگا و ئەو ساحرانەش نییە لە کوردستان ئەوانە نوشتەکەرن یعنی نوشتە بازن یعنی ئەو علم و زانستیان لە ئیسلام چیە حکمیێوانی حکمی ساحر سەربڕینە دەڵێ ساحر دەبی لە سەری بدرێ بەس لێرە لە یاسا و قانون دەگیرێ ئەو کەسەی سحر دەکات لە ئیسلام دەبی لە سەری بدرێ ئیمامی عومەر چەند ساحری سەربڕی ئێستا لە زۆر وڵاتان ئێستاش لە سعودیە لە زۆر وڵاتانی ئیسلامی ساحر لە سەری دەدرێت زۆرێک لەو مامۆستایانیانە نوشتە دەکەن یا کوشتێشتر بەڵام بەپێی ئەو ئاەت حەدیسانەی کە هەیە ئەوانەی کە نوشتە دەکەن نابێت کەسی بەرامبەر ناوی کەسەکەی کە دەپرسن ناوی دایکی نابێت ناوی دایکی بپرسن قوربان هەر کەسێک ناوێت کەسەکە و دایکی ویست بۆ سحرا دەزانی بۆ لەبەر ئەوەی جادوو بە چار جۆری دەکرێت مائی توڕابەی ناری هەوایی ئەو چار ناوەیە ناوێ خۆی داچی دابش دەکەن هەر ناوەکو چەند حرفە چیە ئێستا مەسەلەن تۆ دەزانن ناوی تۆ دایکت لە جەدوەلەکەی دەدەن دەزانن چ نوشتە کاریگەری لێ دەکات هەیە مائی کاریگەری لێ هەیە هەوایی بەوەی دەزان هەر کەسێک داوای خۆ و داچی کردەوە سحرە واتە هەر کەسێک کە نوشتەشی کرد هەر کەسێک نوشتەی کرد داوای خۆ و داچی کرد ئەوە سحری دەکات ئەوە سحر ئەوە گومانت نەبی باش ناوی دایکی بۆ چیە غێر بۆ ئەو جەدوەلەیە زۆر سوپاس بۆ مامۆستا عوسمان مەلازادا مامۆستای ئاینی زۆر سوپاس کە لەگەڵمان بووین لەم پرۆگرامە تایبەتە بنەرانی پایتەخت میدیا ئەوەی کە بینیتان پرۆگرامێکی تایبەت بوو لەسەر نوشتە و سحر و جادو کە چۆن دەکرێت و چۆن هەڵدەوەشێتەوە وە شێوازەکانی چین و حکمی ئەو کەسانێک کە نوشتە و سحر و جادو دەکەن لە ئاینی ئیسلامدا چ حکمێکە ئەوەشتان زانی زۆر سوپاس کە بینەری ئێمە بوون تاوەکو پرۆگرام و بابەتێکی تر خواتان لەگەڵ بمینێن بەخێر مامۆستا زۆر سوپاس دەکەم زۆر سوپاس کە لەگەڵ ما بووین زۆر سوپاس دەکەم